چەکدارن پەکەکە لە دەبەرە شنگالێک کار بۆ چەندە دکەندا و پارتیەکەن و ئاوا بکن و دەبن سیاوەیە پارتیەدا کار بکن و نونەراتیەکەش خۆڕژێ لە بەغدا بکەن. عامر ابراهیم یەکژێ چالاکوان کوردی ئیزیدی لە سنووری باژارێ شنگالێ دەبێژێ پەکەکە بنیازە لە شنگالی حزبەکەین و دروست بکێ و دەخوازێن نونەراتیەکە خوا لە بەغدا بکێ ji ber ji aliyê Encumena Asayişa Niştîmaniya Iraqê ve pêştevanî lê PKK têkirin û alîkarî jî jê re têne pêşkêşkirin. Ji xwe ve jî Qader Qaçaq Werpirsê Liqê Hevdê Partiyê Demokratîk Kurdistan li Şingalê ragihand ku hîna babeta durustkirina hizbekîn û ji aliyê PKK ve nehatiye ragihandin. Egereka mezin heye PKK diriya wê partiyê ve nûneratiya xwe li Bexda veke bi taybetî ku ew li Şingalê ser bi hejda şeعبî ve nû kar ji bo hejda şeعبî dikin. هەروها قادر قاچاق تەکەزی کرد و ئەگەرەکە مەزن هەیە ئەو پارتیان نوویە و پەکەکە دخوازی ئاوا بکێ لە شنگالێ دەدەمەکە نێزیک دەوەرێ ڕاگەهاندن. مژالی خۆڤژی دکتۆر ناسر هەرکی ئەندامێ کورد لە لژنەیە ئەسایش و بەرەبانیە لە ئەنجومەنێ نونەرێن عێراقی ڕاگەهاند واندێ دەما بوریدا راپۆرتێک لەسەر پەکەکە لە شنگالێدانە سەرۆکاتیە ئەنجومەنێ نونەرێن عێراقی و داخویاکرێن ji بۆ ڤەکردنا نونەراتیە پەکەکە لە بەغدا پێویستە مۆڵەتە حزب وەرێ وەرگرتن تێکازیکرد و مۆڵەتە وی حزبی لە بەغدا ئاستەمەوەرێ وەرگرتن لەوما هەولێن پەکەکە بە ڤەکردنا پارتیەکەی لە شنگالێ سەرناگرن. مژالی خۆڤژی شێخ شامۆ ڕاوشکارێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانش بۆی کاروبارێ کوردێن ئێزیدی ڕاگەهاند بوو کۆ پەکەکە لە چیایە شنگالێ خەندەک و توەنێلان دوکۆلن پەکەکە هەفشێوەیە قەندیل چیایە شنگالێ کردیا سەربازگە. هەروەها شێخ شامۆ تەکەزی سەروێ چەندێ کرد و پەکەکە لە شنگالێ بەهانەیان ji بۆی تورکیا دروست دەکەن داکۆ بەردەوام تورکیا دەبەرە شنگالێ بۆمبە باران بکەن.